زۆر بەکارهێنانی سوشیال میدیا و زۆر سەرنجدانە سەر ئەو هەواڵانەی هەواڵی بەتایبەت نەرێنی و ڕەشببینی ئەوانە بە بەردەوامی تا چەند هەنگاوە بۆ ئەم شەکەتبوونی دەرونیە. وەڵا بەڕێی من خۆی شەکەتبوونی دەرونی دروستەکە، هەر خۆی ئەوە ئەبێ بەهۆی شەکەتبوونی دەرونی بەتایبەتی یعنیەوەی کە لە هینی خۆمانە لە مستەڵەحی ئینتەرنێتە ئەوەی کە پێڵێن سکرۆڵین ئاواکەی ئەوە زۆر خراپە و فعلا هەم لە ڕووی جەستەییەوە خراپە وەکو معلومە ینی بۆ مەسەلەی چاو بۆ مەسەلەی نەجوڵان پشتێشە ئەمانە هەمووی لە ڕاستیا سەلمێنراوە لە ڕووی دەرونیشەوە وەکو بەڕێزت وتێ بەداخەوە ینی زۆری هەواڵەکان نەکرد لە هەواڵەکانی کوردستان و عێراق و ئێران و تورکیا ئەوانە و سووریا بە نسبەت ئێمەی کوردەوە بۆ هەموو کوردستانی گەورە هەواڵەکان لە زۆربەی ئینەکانە ناخۆشە ینی ڕوخێنەرە ناخۆشە غەمبارە هەواڵەکان بەڵام بەڕاستی سوالات و تقریبا لە دنیاشە هەروایە ینی شەڕ و شۆڕ هەیە نایەکسانی هەیە ئاوارەبوون هەیە لە هەموو دنیا لەبەرەوە بێگومانەوە باش نییە و لە ڕاستیا بەکارهێنانی سوشیال میدیا و بەکارهێنانی ئینتەرنێت ئیتر ئایا لە لاپتۆپا بێ یا لە مۆبایل و تابلێت و ئانا هەموو ئینسانێک ئەبێ ینی هینیکە کەمی کاتەوە و ینی بگەڕێتەوە بۆ ژیانی سروشتی زۆرتر بەڵام بەڕاستی ئێستا دنیا وای لاتەوە بەبێ ئینتەرنێت و بەبێ مۆبایلەوانش ینی ژیان قورس بۆ سەختە.